وڵاتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر لە ئەکادیمیای مەگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە بۆ خستنە ڕووی کتێبێکی تری بەسوود بۆ ئێوەی بەڕێز بۆم هەفتەیە کتێبی ژمارە 28مین بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو کە ئەویش هونەری خوێندنەوەی مێشکەکانە The Art of Reading Minds. ئەم کتێبە بەڕاستی گەشتێکە بەنێو دنیای دەروونزانی پەیوەندی نازارەکی هەروەها چۆنیش دەتوانین میانەیەک و پەیوەندیەک دروست بکەین و باڵەدەست بین لەو پەیوەندیەدا. هەوڵ دەدەین لەم پوختەیەدا بە بەش بە کورتی بۆ ئێوەی بەڕێز ناوڕۆکەکەی بخەینە ڕوو. سەرەتای کتێبەکە بە هونەری سەیرکردن و سەرنجدان و تەماشاکردن دەست پێ دەکا، چونکە نووسەری ئەو کتێبە پێی وایە کە بنەمای خوێندنەوەی مێشکەکان بریتیە لە سەرنجدانی چالاک، واتە چاودێریکردن و سەرنجدان و سەیرکردنی ورد و بەدیقەت. زۆر جار خەڵک تەرکیز زیاتر لە قسەکان دەکاتەوە، لەسەر وشە زارەکیەکان دەکاتەوە، بەڵام تێگەیشتنی ڕاستەقینە لە بێدەنجیەکان و لە چاودێریکردن و سەرنجدانی هەڵسوکەوت و ڕەفتاری بەرامبەرە بەبێ ئەوەی حکم بدەیت، تەنها سەیرکردن و سەرنجدان. بۆیە ڕەنگە تۆ کاتێک کە سەیری کەسێک دەکەی هیچ پێویستت بەوە نییە بێ ئاعترافت بۆ بکە یاندان بەوە دابنێت کەوا بیر لە شتێک دەکاتەوە. تۆ یەکسەر دەزانی بە سەیرکردنیان بە تەمەشاکردنیان کە ئەوان وا لە پرۆسەیەکی قوڵی بیرکردنەوەدان جا پیلان بێ یان پلان بێ. لە بەشی دووەمی کتێبەکە کە بە بنەمایەک بۆ هونەری خوێندنەوەی مێشکەکان و بیرۆکەکان دایدەنێ، نووسەر دەڵێ facial shifts، واتە ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕوخسار و لە دەموچاودا ڕوودەدەن. ڕوخسارمان هەستی ڕاستەقینەی ئێمە ئاشکرا دەکەن، دەم و دەست، هەروەها تەنانەت بێ ئەوەی خۆشمان ئاگاداری بین دەموچاو و ڕوخسارمان پەیام دەگەێنن، زۆر جاریش لە کۆنتڕۆڵی خۆماندا نییە. لێرەدا گرنگ ئەوەیە کە تۆ چۆن بتوانی سەرنج بدەیە ئەو وردە جوڵە و گۆڕانکاریە وردانەی کە لە چاو، لە دەم، لە ئەبرۆکان یان لە شەویلاک یان هەر بەشێکی تری ڕوخساری مرۆڤ ڕوودەدان یان نێوچەوان، ئەوانە هەمووی ئاماژەن بۆ هەستی کەسەکە، بەبێ ئەوەی ڕەنگە خۆشی هەست بکە، بەبێ ئەوەی یەک وشەشی درکان دەبێت. کەواتە بچووکترین گۆڕانکاری لە ڕوخساری کەسێک ڕەنگە زۆر شتت پێ بڵێ دەربارەی بۆچوونی، دەربارەی بیرکردنەوەی یان دەربارەی بڕیاردانی لەسەر ئەو شتێک کە تۆ پێی دەڵێ. لە بەشی سێیەمدا باس لەو ئاماژانە کراون کە پەیوەستن بە جەستەی مرۆڤەوە، بەڵام لە هەمان کاتیشدا دەربڕ و گزارش لە هەست و سۆز دەکەن. جەستە زۆر جاران پێچەوانەی قسەکانی ئێمە، قسە زارەکیەکان و وشە زارەکیەکانی ئێمە هەڵسوکەوت دەکات. لەم بەشەی کتێبەکەدا هەوڵ دراوە کە چۆن بتوانین لە شێوازی وەستان، لە شێوازی هەناسەدان و هەناسە وەرگرتن، هەروەها لەو ئاماژانەی کە بۆ نمونە دەست کوشین، بۆ نمونە دەست خستنە ناو دەست، بۆ نمونە باسک لە خۆگرتن، واتە دەستت بێنێ سەر سنگ و هەردوو دەستت قوفڵ بدەیت. ئەمانە هەموویان ئاماژەی سۆزەچین، ئاماژەی هەستن بۆ بەرامبەرەکە
ئایا ئەو کەسە ئامادەیە گوێبگرێ، ئامادەیە خۆی ئاشکرا بکە یان خۆی دەگرێت بۆ ئەوەی کۆنتترۆلی خۆی لەدەست نەدا. بە کورتی جەستە زۆر باشتر و گزارشتی قوڵترە لە وشەکان. بۆیە ئەگەر بمانەوێ هونەری خوێندنەوەی مێشکەکان فێربین دەبێت لە جەستەوە دەست پێ بکەین، بخوێنینەوە، چاودێری بکەین، تێبینی بکەین، سەرنج بکەین. بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ ئەو گزارشت و تعبیرە شاراوانەی کە هەن پێی دەڵێن مایکرۆ ئەکسپرێشن، واتە وردە گزارشت، وردە تەعابیر. بۆ نمونە تۆ هەندێک جار کاردانەوەیەکی لە ناکاوت بۆ شتێک دەبێ، ئەوە ڕاستیەک دەربارەی تۆ، دەربارەی هەستی تۆ لە ڕوخسارت بە دەردەخا کە ڕەنگە تۆ هەستت پێ نەکردبێ. بۆیە تۆ تەرکیزکردن یەکێکە لەو هێز و دەسەڵاتەی کە دەکرێت لەو دنیای ژاوەژاوەدا سوودی لێ ببینی. تەنها بە سەیرکردنی ئەو وردە تەعابیرانە، ئەو وردە گۆڕانکاریانە دەتوانی زۆر شتی نوێ لە مێشکی بەرامبەر، لە بۆچوونی بەرامبەر، لە بیرۆکەی بەرامبەر ئاشکرا بکەیت بەبێ ئەوەی یەک وشەشی درکان دەبێت. بەشێکی تایبەت تەرخان کراوە بۆ جووڵەی چاو. چاوەکان پەنجەرەی نیازەکانن، ئەوە وتەی نووسەرەکەیە، واتە لە ڕێگەی چاوەوە دەتوانی نیاز و نیەتی بەرامبەر بزانی چییە. کاتێک کە تۆ خۆت فێری ئەوە دەکەی بزانی چۆن تێڕوانین و نیگای چاوەکانی بەرامبەر گۆڕانکاری بەسەردادێ، بۆ نمونە لە کاتی بیرکردنەوەدا بە شێوەیەک چاوی دەسوڕێنێ و لە کاتی خۆدزینەوە بە شێوەیەکی تر، لە کاتی وتنی ڕاستی بە شێوەیەکی تر، یان لە کاتی ئەوەی کە خەیاڵ دەکا بۆ ئەوەی سیناریۆیەکی هەڵبەسترا و دابڕێژێ، ئەوانە هەموویان دەرخەر و ئاشکراکەری ئەو پرۆسە زریە مێشکیە ناوخۆییەن کە لە کەسی بەرامبەردا ڕوودەدەن. لەبیرت بێ نووسەر دەڵێ چاوەکان درۆ ناکەن، چاوەکان پێت دەڵێن کەسی بەرامبەر لە چی بیر دەکاتەوە، چۆن بیر دەکاتەوە، هەروەها بەبێ ئەوەی خۆشیان بیانەوێ نیەتەکانیان ئاشکرا دەکا. بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ چۆنیەتی متمانەکردن بەو سەرنج و تێبینیانەی کە تۆ وەریان دەگری بەو لە کاتی چاودێری و سەرنجداندا. سەرنجدان یان چاودێریکردن ئۆبزەرویشن بێسوودە ئەگەر تۆ متمانەت پێ نەبێ، متمانەت بە خۆت نەبێ. لەم بەشەی کتێبەکەدا هەوڵ دراوە، نووسەر هەوڵ دەدا متمانەیەکت بۆ دروست بکە لەو بۆچوونانەی خۆت بە پشت بەستن بەو سەرنجانەی کە هەتە، بە تایبەتی کاتێک کە تۆ زۆر جار ئەو سەرنجانە دەخەیتە بواری جێبەجێکردن و هەوڵ دەدەی شیان بکەیەوە، بەبێ دەنجی دەگەیتە ڕێبازێک، دەگەیتە ئەنجامێک کە دەکرێت بۆ جارەکانی داهاتووش جێبەجێ بکرێت. متمانە بوون بەو سەرنجە بێدەنگانەی کە تۆ دەیخەیتە سەر بەرامبەر، ئەوە خاڵێکی گرنگی بەهێزە بۆ خوێندنەوەی مێشکی بەرامبەر و بۆچوونی بەرامبەر. بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ ئارامگرتن، patience، سەبر. ئەگەر بتەوێ بەڕاستی توانای خوێندنەوەی مێشکەکانت هەبێ، ئەمە پێویستی بە کاتە، بۆیە دەبێ ئارام بگری، چونکە زۆر جار هەڵەشەکردن و پەلەکردن لە گەیشتنە ئەنجام و دەرەنجام ئەوە تووشی هەڵەت دەکا، ئەو هەڵەیەش وا دەکات تۆ متمانەت بە خۆت نەبێ. بۆیە ئەگەر بتەوێ باشتر تێبگەی و ئەو وزەیە بەدەستبێنی کە بۆ تێگەیشتن پێویستە، ئارامگرتن یەکەم کلیلە. تەنها دیقەتدان، سەرنجدان،
سەیرکردن و ئارامگرتن. لە بەشی هەشتەمی کتێبەکەدا باسی یادگا ذاکرە مێمۆری کراوە. لەبەرەوەی یەک جار یەک حاڵەت ڕوو بدا ڕەنگە ببێتە هۆی بەهەڵەدابردنت، بۆیە دەبێت تۆ بەردەوام بە دواداچوون بکەی بۆ ئەو شێواز و نەمەتە ڕەفتاریانەی کە بە درێژایی کات ڕوودەدەن، نەک بە یەکجار. چونکە ئەمەش پێویستی بە یادگایەکی بەهێز هەیە، بە ذاکرەیەکی بەقووت هەیە کە تۆ ڕێگەت دەدا چیرۆکە گشتیەکە، چیرۆکە پڕەکە ببینی لە کەسایەتی کەسێکدا، نەک تەنها یەک حاڵەت. چونکە کەسەکان خۆیان ئاشکرا دەکەن، بەڵام لەسەر بنەمای یەک هەڵسوکەوتنا، یەک جوڵە نا، بەڵکو بە شێوازی نەمەتێک، بە پاترنێک، بە ڕێبازێک. لە بەشی پێش کۆتایی باس لە چۆنێتی زاڵبوون بەسەر کاردانەوەکانی خۆت داهاتووە بۆ ئەوەی بگەی بە هونەری خوێندنەوەی مێشکەکان. بۆ ئەوەی بتوانی کەسی بەرامبەر بخوێنیەوە دەبێ هەست و سۆزی خۆت جڵەوگیر بکەیت. ئەگەر تۆ بە هەڵەداوان، بە پەلەپروزێ، بە پەلەپەل، بە هەڵەشە کاردانەوەت نوان، ئەوە بە دڵنیاییەوە باڵەدەستی لە دەست دەدەی، چونکە چیتر ناتوانی بە شێوەیەکی بێلایەنانە چاودێری هەڵسوکەوت و جوڵە و ڕوخسار و گۆڕانکاریەکانی کەسی بەرامبەر بکەیت. کاتێک کە تۆ جڵەوی کاردانەوەکانت لەدەست خۆتە، ئەوە زۆر بە ئاسانی دەتوانی کاردانەوەیەکی گونجاوت هەبێ بۆ ئەو شتەی کە ڕوبەڕووت دەبێتەوە. لە بەشی کۆتایی باس لە هێزی بێدەنجی کراوە. بێدەنجی واتای خۆتزیینەوە نییە، بەڵکو ئامرازێکە بۆ پەیوەندی دروستکردن، بۆ پەیوەستبوون. چونکە بێدەنجی وا دەکا کەسی بەرامبەر ئەو قسانەی تۆ معالەجە بکە، پرۆسێس بکە، بیرۆکەکانی لێک بداتەوە. ئەمەش وا دەکا بۆشاییەکی بۆ دروست بێ، تاکو لە ڕازگۆیی تۆ تێبگا، تاکو قوڵتر بیر بکاتەوە، نەک هەر یەکسەر وەڵامت بداتەوە. دیسان نووسەر گرنگی بەو خاڵە دەدا و دەڵێ بێدەنجیەکانمان زیاتر گوزارش دەکەن وەک لە وشەکانمان. ئەگەر بێین بە چەند خاڵێکی کورت ناوەڕۆکی کتێبەکە بۆخت بکەینەوە، لەو چەند خاڵە کورتەدا خۆی دەبینێتەوە. بەهێزترین کەسەکانیش ئەوانەی لە ژوورەکە لەگەڵتا لە ژینگەکەدان، ئەوانە نین کە زۆر قسە دەکەن، بەڵکو ئەوانن کە هێمن و بێدەنگترینن. بۆ؟ چونکە ئەوانە چاودێری دەکەن، سەرنج تۆمار دەکەن لە لای خۆیان، نەک بەس هەوڵی ئەوە بدەن کە تۆ گوێبیستی ئەوان بی. کەواتە بێدەنجی هێزە، هێمنی سەرنجت بەهێزتر دەکات. وشەکان وەکو بێژنگ وان، وەکو فلتەر وان، بەڵام ئاماژەکانی ڕوخسار و وردە ئاماژەکانی جەستە، ئەمانە دەرخەری ڕاستیەکانن. ڕاستە وشەکان تۆ پێشەوەی بیان وێژی دەیان بێژی، یان پێشەوەی بیان لە بێژینگیان دەدەی، بەڵام خۆ ئەو بێژینگە بۆ جوڵەی ڕوخسار و بۆ وردە سەرنج و بۆ کاردانەوە جەستەییە نائاگاییەکان ڕاست نییە. بۆیە ئەوانن کە ڕاستیەکانت دەردەخەن، یان ڕاستی بەرامبەریش دەردەخەن. هەوڵ بدە پێش ئەوەی بڕیار بدەیت لەسەر کەسەکە، ئەم سەرنجەی خۆت، ئەم تێبینیەی کە تۆمارت کردووە، بە چەند تێستێکی داببە، بە چەند جارێک تاقیکردنەوەی داببە. چونکە ناکرێت تۆ لەسەر یەک هەنگاو، لەسەر یەک جوڵەی خۆنەویست
یان لە دەسەڵاتی خۆنەبوودا بێ بڕیارێکی گرنگ بدەیت، بەڵکو دەبێ هەوڵ بدەیت بزانی ڕەفتارەکان لەکوێدا دووبارە و چەندبارە بوونەتەوە. ئینجا ئەمە دەبێتە هۆی دەرگایەک، دەبێتە هۆی پەنجەرەیەک بۆ تێگەیشتنی زیاتر لە بیرکردنەوەی کەسی بەرامبەر. لە کۆتاییشدا ئەو کارامەیانەی کە تۆ فێری دەبی وەکو لێهاتوویی با بۆ هاوسۆزی و تێگەیشتنی زیاتر بێ، نەک بۆ فریودان و فێڵکردن و کۆنتڕۆڵکردنی کەسی بەرامبەر، بەڵکو بۆ ئەوەی میانەیەکی قوڵتر، پەیوەندیەکی مانادارتر لەگەڵ کەسی بەرامبەر بۆ هاوسۆزی و پشتیوانی و هاوکاری یەکتر لەگەڵ دەوروبەر بەکاربهێنێت. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان بەڕێزان لە ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بۆ 28مین هەینی لەسەر یەک لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی پوختەی کتێبەکان. ئێوەش ئەگەر سوودتان بینیوە لە ناوەڕۆکی ئەو پوختانە تکایە هاوبەشی بکەن بەو ڤیدیۆیە لەگەڵ هاوپیشە و قوتابیان و کەسوکار و ئازیزانتان، بۆ هیوایە بتوانن ئەوانش سوودێ وەربگرن. ئەگەر لە چەناڵی یوتیوبی مێگامایندیش تا ئێستا سەبسکرایبت نەکردووە، دەتوانی سەبسکرایب بکەی و زەنگوڵەکە دابگری بۆ ئەوەی لە ڤیدیۆکانی پێشووتر و لەوانی داهاتووش بێبەش نەبن. هەینێکی شاد بۆ هەموو لایەک.